لە دوای خۆپشاندان و ناڕەزایەتی جەماوەری بەیروت کە داوای لێپرسینەوە لە برپرسانی تەقینەوەکەی ڕۆژی سێشەممەی ڕابردووی بەندەری ئەو شارەیان دەکرد، ئارامی گەڕایەوە بۆ پایتەختی لوبنان. لەو ناڕەزایەتیەدا کە دایان کەس بەتایبەت لە هێزە بریندار بوون و کەسێکیشیان کوژرا، خۆپشاندەران چوونە ناو تەلاری وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە و ڕایگەیان دەیکەنە بنکەی سەرەکی شۆڕشەکان. بەڵام دوای ماوەیە هێزەکانی سوپایی لوبنان تەلارەکان کۆنتڕۆڵ کردە و خۆپشاندەرانیان لەو شوێنە دوور خستەوە. هەرێکە لە لایەنگران و نەیارانی حکومەتی وڵاتە داوای لێکۆڵینەوە دەکەن، بەڵام لایەنگران داوای لێکۆڵینەوەی ناوخۆیی دەکەن و نەیارانیش داوای لێکۆڵینەوەی شەفافی نێودەوڵەتی دەکەن. هۆکاریەوەی نەیارانی حکومەت داوای لێکۆڵینەوەی نێودەوڵەتی دەکەن، پسپۆڕانی سەربازی گومانیان هەیە لەوەی بڕی تەقینەوەکە 2750 تەن بێت، بەڵکو بڕوایان وایە لە چەند سەد تەنێک تێپەڕ نابێت. لەوبارەوە ڕۆژنامەی نیدا الوەتەن بڕوای وایە بڕێکی زۆر لەو گەنجینەی نیتراتی ئامۆنیۆمە دزراوە. پسپۆری رووسی ڤیکتۆر مۆراخۆفسکی بە ڕۆژنامەکەی ڕاگەیاندووە بڕێکی ئەجگار زۆر لەو ماددە کیمیاویە دزراوە، ئەوەی ماوەتەوە تەقیوەتەوە، چونکە ئەو بڕە گەورەی باس کراوە واتە 2750 تەن بە تەواوی بەیروتی لەسەر نەخشە دەسڕیەوە. ناوبراو ئەو تەقینەوەیە بە 300 تەن لە نیتراتی ئامۆنیۆم دەخەمڵێنێت. پسپۆڕی تەقینەوەی ئیتاڵی دانیلۆ کۆبی دەڵێت لە کاتی تەقینەوەکەدا چەک و تەقەمەنی سەربازیش لە بەندەرەکەدا هەبووە. پسپۆڕێکی سەربازی لوبنانیش بڕوای وایە لە بەشی 12 بەندەرەکەدا مادەی تریشە بووە، چونکە لەبەر ئەوەی نیتراتی ئامۆنیۆم مادەیەکی ئەرزانە، دەکرێت بۆ تەقینەوەی مامناوەند بەکاربێنرێت، بە تایبەتی 4 جار لە بارود بەهێزترە. پسپۆڕان بڕوایان وایە کە تەقینەوەی یەکەم عەمباری تەقەمەنی بووە و پەرەسەندنی ئەو تەقینەوەیە بووە هۆکاری تەقینەوەی گەنجینەی نیتراتی ئامۆنیۆم. نەیارانی حکومەتی لوبنان چ لە ناوخۆی ئەو وڵاتە و چ لە دەرەوەیدا بڕوایان وایە بڕێکی زۆر لەو ماددەیە لە بەرمیلی تەقینەوەدا بەکارهێنراوە کە سوپای سووریا لە بۆمبارانی خەڵکی سڤیلدا بە سەدان هەزار کەسی پێکوشتە و ملیۆنانیشی ئاوارە کردووە. هەر بۆیە داوای لێکۆڵینەوەیەکی نێودەوڵەتی دەکەن. بەڵام لایەنگرانی حکومەت و سەرۆکی وڵاتە میشێل عۆن ئەو جۆرە لێکۆڵینەوەیە ڕەت دەکەنەوە. گەرچی مارک ئیسپەری وەزیری بەرگری ئەمریکا و تەقینەوەیە دەبەستێتەوە بابوونی چەک و تەقەمەنی حیزبوڵڵای لوبنان لەو بەندەرەدا، بەڵام وتەبێژی کۆمپانیای مۆزەمبیقی بەرەمێنەری مادەکانی تەقینەوە بە تۆڕی میدیایی CNN ڕاگەیاند کە ئەو تەقینەوەی بەوەی ئەو بڕە ماددە کیمیاویەی نیتراتی ئامۆنیۆمەوە بووە کە کۆمپانیاکەی ئەوان خاوەنیەتی کە مەبەسی دەرێنانی کانزا بەرەو مۆزەمبیق دەبرا، بەڵام 7 ساڵ لەمەوبەر دەستی بەسەر داگیرا بوو. دو ئاماری قوربانیەکانی ئەو تەقینەوەیە گەیشتووەتە 150 کوژرا و 6,000 بریندار و 21 ون بوو. ڕێکخراوی یونیسێف لە ڕاگەیەندراوێکیدا و ڕووداوەی بە قەیرانێکی گەورەی سەربازی قەیرانە ئابوووریەکەی لوبنان ناو بردو، بە پێی ئامارێکی نوێ زیاتر لە 100,000 منداڵی پایتەخت لەو ڕووداوەدا ماڵ و شوێنی گوزەرانیان لەدەستداوە. وڵاتانی ناوچەکە و جیهان ئامادەیان دەربڕیوە بۆ یارمەتیدانی لوبنان لەو تراژیدیە ئەمرۆییەدا. تورکیا ئامادەی دەربڕیوە بۆ نۆژەنکردنەوەی بەندەری بەیروت و یەکێتی ئەوروپاژ ئامادەیی یارمەتیدانی لوبنانی ڕاگەیاندووە. ئیمانوێڵ ماکرۆنی سەرۆکی فەڕەنساش کۆنفرانسێکی بۆ کۆکردنەوەی یارمەتی بۆ لوبنان ڕاگەیاندووە، بەڵام ئەوەی لوبنان پێویستی پێێتی یارمەتی خێرایە بە کردار نەک بەس بە گوفتار.